وەک پێشتر بڕیاری لەسەردرا دەبوایە ڕۆژی 1 تشرینی دووەم هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی لە هەرێمی کوردستان بەڕێوە ببرایە، بەڵام چەند لایەنێکی سیاسی لە پەرلەمانەوە پرۆسەکەیان پەکخست بە جۆرێک تەمەنی پەرلەمانیان بۆ 8 مانگی دیکە درێژ کردەوە، بەمەش هەڵبژاردن پەکخرا. کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ئاماژە بۆ ئەوە دەکات کۆمیسیۆن بەرپرسیار نییە لە دواخستن و پەکخستنی هەڵبژاردن بەو پێی ئامادەی تەواو بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن لە وادەی خۆیدا کراوە. خۆن پرسیار نازانین لەبەرەوەی ئێمە پێش ئەو بەروارە لە دانیشتنمان لە 13 مانگ لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان زۆر بەڕوونی و بەڕاشکاوی پێمان ڕاگەاندن کە بڵێ ئێمە دەکرێت و دەتوانین لە یەکی 11 هەڵبژاردنەکان ئەنجام بدەین. بەشێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەڕاشکاوی بۆ ئێمە گوت کە نەخێر بەرپرسیارێکە لەسەر شانی ئێوە نییە و بارودۆخێک دروست بوو لە هەرێمی کوردستان بەداخەوە سەرووی دەسەڵاتی ئێمە و سەرووی ئیرادەی ئێمە و ئێوەشە و ڕێککەوتن کراوە لەلایەن لایەنە سیاسیەکان بۆی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا دوار بخرێت. چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکات هەر لایەنێکی سیاسی بێتە نێو کێبڕچەی سیاسیەوە پێویستە بە ئەدایەکی باشەوە کار بۆ 4 ساڵی دوای هەڵبژاردن بکات، بەڵام چەند لایەنێکی سیاسی بەهۆی خراپی ئەدایان لە ڕابردوودا لە ترسی سزای دەنگدەرانیان پرۆسەی هەڵبژاردنیان پەکخست. هەم لیستێک هەم قوارێک کاتێک دێتەوە ناو پرۆسی هەڵبژاردنەوە بەرنامەجی بۆ ئەم 4 ساڵە هەیە و دوای 4 ساڵەکەش دەکەوێتە ژێر محکەمەی کۆمەلگای کوردیەوە یان محکەمەی کۆمەڵانی خەڵکەوە ئەگەر توانیبی متمانەی خەڵکەوە لە ئەنجامی جێبەجێکردنی کارەکانە جێبەجێ بکات خەڵک کۆمەڵانی خەڵک دەنجی پێداتەوە پێچەوانەکەشی سزای دەدا بە دەنگ پێنەدانیەوە. بێشک لە قازانجی ئەمانە دەبی و لە زەرمەندی ئەمانە دەبێت کە دیانەوێ بە بەرنامەی تازە یان کاراکتەرەکانی ئێستا بە بەرنامەیەکی تازەترەوە کاری لەسەر بکەن. بە بڕوای چاودێران ئەو هەرێمی کوردستانەی دەبوایە لەم ڕۆژانەدا سەرقاڵی هەڵبژاردن و پرۆسەی دیموکراسی بووایە لەلایەن چەند لایەنێکەوە بەرەو ئاقارێکی دیکە و مۆدێلێکی دواکەوتوو لە حکومڕانی برا. هەموو ئەمانش لە پێناو بەرژەوەندی ئەو لایەنەدایە کە لە دواخستنی هەڵبژاردن سوودمەندن و بە دوای شەرعیەتدا بۆ مانەوەی زۆرترین دەسەڵات لە دەستیاندا دەگەڕێن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.